فولکەی دەواازەی ڕاپەڕینە لا سنووری حاجیاوە چوارقوڕنە. گەرچی پرۆژەیەکی گرنگی سنوورەکەیە، بەڵام کارکردن تیایدا وەستاوە و بەنیوە چڵی ماوەتەوە. هاوڵاتیان و شۆفێران نیگەرانن لاوەستانی پرۆژەکە و دەڵێن هاوشێوەی چەندین پرۆژەی دیکە جێهێڵدراوە. پرۆژەیە بەڕاستی زۆر لە مێژە دواکەوتووە، شتەکانی زۆر تقریبان لە سەدا 40-50 تەواو بووە، بەڵام ئەوانی کە تەواو ناکەن، کەوانی کان تەواو نەکرد ئەو مەفرەقی عاجیاوە خەڵکیشی زۆری بەسەرەوەی هەروە سارێکی زۆری بەسەرەوە پێویستە زووتر تەواو بکرێت بۆی خەڵک تووشی کارە ساتی نەبێت. ستی ئێمە و پرۆژەیە دەمێک ڕاوەستاوە 100 تەواو بووە. ئێرە مەفرەقی حاجیاوە چوارقوڕنە و ڕانیە پێ دەڵێن. ئەمە پرۆژەیە بەڕاستی زۆر سنوور دەبەستێتەوە. لێرە تاوەکو دەکاتە چێلێ، لێرە تاوەکو دەکاتە حاجی و مەران و دیانە و پرۆژێکی زۆر گرینگە، کارێکی جوانە، ئەم سیمایەکی جوان دەبەخشێ، ئەمە تۆز و خۆڵە لە کۆرێرە دەبێتەوە. ئێمە وەکو ساق تەکسی. جێگیری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینیش دەڵێ گوژمەی پرۆژەکە 511 ملیۆن دینارە و لە سەدا 62 پرۆژەکەش تەواو بووە، بەڵام لە ئێستادا بەهۆی کەمی نەختینە لە بانکەکاندا کارکردن تیایدا سستە. فولکەی دەواازەی ڕاپەڕین لە حاجیاوە چاخۆڕنە پرۆژەیەکی گرنگی سنوورەکەیە کە دەواازەی ڕاپەڕین پێشانی سەردانیکەران دەدات. ئەو پرۆژێ بەهاکە بای 511 ملیۆنە لە 162 تەواو بووە. پێکاتەکەی پرۆژەکە لە سەردادا پڕکردنەوەیە و کربستۆنە و چاوڕێژکردن و تێکەڵ ڕێژکردن و وەدانانی بیهارتۆنە و هەروەها ئاوەڕێ سندوقی 102 مەترە. پرۆژەکە ئێستا کارکردنیدا سستە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی بەغدا بوجە نانێرێ بۆ موچە. ئەو داهاتێکی ئێمە لێرە کۆی دەکەینەوە بەداخۆ دەچێت بۆ موچە کە کەمتر بۆ پرۆژەکان سەر دەکەێت. لەبەرەوە پرۆژەکانمان بەگشتی و ئەو بەتایبەتی بەروسس بوون دەڕوات. حاجیاوە لە ساڵی 1970 وەک کۆمەڵگەیەکی زۆرەملێ دروست کرا. لە 1999 بووە تا ناحیە و 2 ساڵ لەمەوبەریش بڕیاری بە قەزابوونی بۆ دەرچوو. دوای 35 ساڵ بڕیار لە دروستکردنی فولکەیەکی بۆ درا، بەڵام هاوشێوەی چەندین پرۆژەی دیکەی سنوورەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و چارەنووسیشی نادیارە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.